بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على إمام الأنبياء والمرسلين، حبيبنا ونبينا وقائدنا محمد وعلى آله وأصحابه وأتباعه بإحسان ويقين إلى يوم الدين. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار، اللهم آمين. برایانی خۆم سەرەتا داوا لە پەروەردگارەکەم بە ڕەحم و کەڕەمی خۆی بەرەکەتی خۆی بڕژێ بەسەر ئەم مەجلیسەیە، بەرەکەتی خۆی بڕژێ بەسەر ئەم جێگایەیە، بەسەر خاوەنی ئەم جێگایەیە. خوای تەعالە هەرچی نیعەمی کە خۆی پێی خۆشە و پێی ڕازێ پێی بەخشێت، هەرچی بەڵاو مصیبەتە هەڵیگرێ لەسەر ئەویش و لەسەر ئێمەش یا ڕەبی. پاشانیش دوعاکەم الله سبحانه وتعالى جەزای کاکە ئاماژ باتەوە کە ئەم فرسەتەی ڕێخستووە کە ئەگەر بەس تەنها ناندان بێت بەتەشید شتێکی گەورەی کردووە، تەنها هەر ناندانێکیش بێت قەزێکی گەورەیە، چ جای ئەوەی کە سنەتێکی ڕەسوول الله صلی الله عليه وسلم زیندوو بکاتەوە، زیندووکردنەوەی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام، یاخود بەردەوامکردنی هێنان و پیشاندانی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام. وەکو هەموو جارێک من ئیشارەتم پێدا و باسم کردو و بە زەڕوری ئەزانم بەردەوام بیر خۆمانی بینەوە زەمانی پاراستنی خەڵکی لە غەزەبی خوا، لە تووڕەیی خوا و هەڵگرتنی بەڵا لەسەر خەڵکی ئەگەر دوو فەقەرە بێ، فەقەرەیەکیان بریتی بێ لە استیغفار و داوای لێخۆشبوون و پەشیمانبوونەوە لە گوناح، چونکە هیچ بەڵایەک نایەت ئیلا بە گوناح نەبێت، هیچ مصیبەتێک نایەت بۆ سەر هیچ کەسێک، بۆ سەر هیچ تاشێ، بۆ سەر هیچ خانەوادەیەک، بۆ سەر هیچ کۆمەلگایەک ئیلا بە تاوان نەبێت، هەڵیش ناژێت ئیلا بە تەوبە نەبێت. زەمانی پاراستنیش لەوەی کە الله سبحانه وتعالى کاتێک کە خەڵکی ڕووی لە خراپە کرد لە هەر شوێنەکە، پاراستنی بۆی کە نەکەوێتە بەر غەزەبی خوا دوو شتە: ئیستیغفار و داوای لێخۆشبوون و گەڕانەوە، و پاشانیش و یاخود با بڵین هاوشان لەگەڵیە بوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ناو کۆمەلگایە، کۆمەلگایەکی قوڕەیش الله سبحانه وتعالى غەزەبی عامی لەسەر هەڵگرتە بێن، ئەوەیە کە وما كان الله ليعذبهم وأنت فيهم، يعني تەنها بوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هۆکار بۆ بۆی رب العالمین غەزەب لەو سزا لەسەر ئەو قەومە تعمیم نەکات، گشتگیر نەکات، تووشی سزای قورسیان نەکات. بەڵام بەنەمانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە حەیاتە لە ناومانە یەقینەن ئەم ئایەتە ئەوە نییە بڵێ نامێنێت، ئەثەری نامێنێت، ئەثەرەکەی ئەوەیە بوونی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بە ئاکار و سونەتەکانی زیندووکردنەوەی لە ناو هەر کۆمەلگایەکە بە دڵنیاییەوە زامینی پاراستنە لە سزا، و هەر عائیلەیەکیش، هەر خێزانێکیش، هەر کەسێکیش خەریکی زیندووکردنەوەی سنەتی پێغەمبەری خوا بێ عەلەیهی سەڵاتو وسەلام، یەقینەن ئینشاء الله ئەو ماڵە، ئەو کەسە، ئەو خێزانە لە سزای الله پارێزراون. هیوام وایە ئەم بابەتانە لەم ڕۆوە تەماشای بکەین کە سنەتێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام عەقیقەیەکە بۆ عامی خەڵکەکە پارێزەرە، زائیدەن بۆ مناڵەکەش کە لەدایک بووە شکرانەی نیعمەتێکە، هەر نیعمەتێکی شکرانی لەسەر کرا الله سبحانه وتعالى ئەو نیعمەتە ناهێڵێ بگەڕێ بە نیقمەت، ناهێڵێ بکرێ بە بەڵا، زیایەکە ئەم نیعمەتە و هەروەها ئەشیکاتەوانی بە بەردەوامی، چونکە زۆر جار ئەو نیعمەتانەی کە هەن کە خوای گەورە ئەیدات بە ئینسانێک هەرچی جۆری نیعمەت هەیە، بەکارنەهێنانی ئەو نیعمەتە لەوەی کە الله ئەیەوێت، ئەویش کە پێوتێ شکری نیعمەت، بەتەئکید ئەو نیعمەتە جاویا بێتەوە بە نیقمەت، ئەبێتەوە بە بەڵا. کەسی وایە نیعمەتەکەی پارەی سۆرە سەرەت و سامانی هەیە، بە ئاراستەی خۆیان نایبات، ئەبێتەوە بە نیقمەت لە چەند ڕێیشکەوە، ئەبێتەوە بە بەڵا بووی، بە موسیبەت بووی، هەم لە دنیا هەم لە قیامەتە. کەسێک هەیە شکڵی جوانە، قۆزە، زیرەکە، سەوتی خۆشە، لەو شوێنەوە بەکاری ناهێنێت کە الله ئەیەوێت، لە حەقیقەتدا نیعمەت نییە، نیقمەتە. ئەگەر مناڵ بە یەقینەن نیعمەتێکە رب العالمین ئەیبەخشێ بە ئینسانەکان، شکرانەی ئەم نیعمەتە بکرێ وەکو خۆی، ئەم مناڵە بە نیعمەتی ئەمێنێتەوەوانی بۆ دایک و باوکە. ئەو مناڵە دەرەچێت کە لە ئەخیرا لە دوای مردنی خۆشیە ڕەسیدی بۆ ئەنێرێت، کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمێ ئیذا مات الإنسان انقطع عمله إلا من ثلاث، هەر کەسێک مرد تەواو کاری قرتێت، مەلەفە دەپێشرێتەوانێ، چیت کردووە لەگەڵ خۆتا هەڵی ئەگریت و ئەیبیت و کۆتایی پێدێت. بەڵام ئەفەرمێ سیان ئەمێننەوەوانێ، ئەم سیانە بەردەوام ڕەسید ئەنێرنەوە بۆ ئینسان، بەرەکەتی بۆ ئەنێرن، فریای ئەکەون،
يشك لو أنا فرميت ولد صالح يدعو له منالك صالح كدعاء بوكات براني خوم نعمة أخوة منالي صالح بداته شنك في غنبر من هي أولو العزمة في غنبر من هي صلاة وسلامي الله إلى سربيد أولو العزمة تماشا أكيد يشك نار حتى كاني كتوشي بو من الله تعجبت أنا من زهمو جارك زود تركيزك مثل أم نمونانيك أخوائي هنيتو أنا بومان الله سبحانه وتعالى القرآن كن نمونان بو هنيتو براش لك عندنا وأم نمونان نموني حركين أجولان بردوام دوباره بيتو أفرمي ضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط آخر زور عجيبة الله سبحانه وتعالى فرمي نمونة تنبوه هنمو مثال تنبوه هنمواني بو نموني كافر بون نموني خرشك كافرا شيء أفرمي امرأة نوح وامرأة لوط يعني خزاني دوب يا غنبر آخر كأوا سيدي كيد الطبيعي نية تو خزانك آفرتك لقد في غنبرك آجي صلى الله عليه وسلم الله إلى السربيت دانيشان كنوح عليه السلام منالي خصوته لي هل منالي لكوتوتو أنا لفال في غنبرك صلى الله عليه وسلم الله إلى السربيت الله سبحانه وتعالى بنموني شيء هنا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين صالحين من عبادنا هاوسر خيزاني دو عبد صالح يمن آخر صالح بون أو طلبية كبيغمبران صلاة والسلام الله عليه وسلم لقل بيغمبراتيانا وتشوف دعوايا كردوكا الله سبحانه وتعالى داخليا كالعبد صالح كان سليمان عمان دعاء كان لا يجي بيغمبران ودعايا كان صلاة والسلام الله عليه وسلم أو مرتبة شي قولها الله سبحانه وتعالى فرمي أمدو آفرته لدي فال دو عبدي صالح يما أبو بلان فخانتاهما لقل يعني نروشتن إيمان دار نبون خيانة كان بريتيبو لويك أو بيغمبرانا بيانوتون أمادنا نبون جيب جيبكن فلم يغنيا عنهما شيئا إسفادي نبو كاما خيزاني بيغمبرا لفال بيغمبريكا وقيل ادخل النار مع الداخلين الله سبحانه وتعالى فرمي لقل أوانيك أشنو دوزخو داخلي دوستفياك نوح عليه السلام كأوخ يزاني بو قركشي لكاتك كغزبي الله سبحانه وتعالى دعوايا يا بني اركب معنا ولا تكن مع الكافرين أخذ زور قرصة بو بيغمبرك صلى الله عليه وسلم زور نارحته غزبي الله هاتوا خلق غرقكات أم دربازة بيت خلق لقل يادين أو يكسرك دربازة من قركي أمادني لقل يا بيت سركوا لقل مانا لقل أو كافرانيا مبا مشور اللايان مشور الريزيان قال سآوي إلى جبل يعصمني من الماء قال لا عاصم من أمر الله إلا من رحم وحال بينهم الموج فأصبح من المغرقين يعني هرشي هاوار ونزاي باوشيك أبو كركي آمدن والله بداته واني كسي لمقابل ويا فرمية وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون فرعونك حمو قرآن مثالي ايش كإشارة ذات بو مثالي طاغوتك مثالي ادعاء ربوبية كريك مثالي كسك آمادنا بو أو يقينشي هبوك أو حكم الكذب بوي ظلمي كردوا استمي كردوا شي كردوا خيزانكي أو الله سبحانه وتعالى بنمونيه هنا توفرمد وضرب الله مثلا للذين آمنوا امرأة فرعون خيزانكي فرعون نموني إيمان دارا بنمونه بوتانه المواني لا شو مالك شابوا لفاو فرعون أبوه فرعون لحقيقة ده نوكو فرعون ناونية شخصة بله ناوش كي هي بلام هركس يقدر صلاة دار وخاون ده صلاة بين مصر فرعوني بيوتاو بلام أم فرعوني كأو هاي أو فرعوني كيتر هرشي خلقي ملكش بوي يعني ما علمت لكم من إله غيري بقات ولود كي بلا لغيري وخم كسيق نية شايستي أو بي برسل من نبي إله تنبيت بقى تحدي أوي ادعاء الربوبية قبل أنا ربكم الأعلى بقى تحدي أوي قبل أليس لي ملك مصر وهذه الأنهار تجري من تحتي لدوت كيايا كشيخ يزانكي الله سبحانه وتعالى فرمي قرتاني باجو طبعا بآفتان ناليت بهمو إيمان داران ناليت أتوين موند بو بالمواني إيمان دارش الراسقين خيزانكي فرعون كواتها شيء لقى الخوايا راستا شيء صادقة شيء تسليمة نموني تسليم بوني أم آفرة أويا إذ قالت
ربي ابني لي عندك بيتا في الجنة ونجني من فرعون وعمله ونجني من القوم الظالمين. داولا الله أكاد ابني لي عندك بيتا في الجنة. لا يخوة پروردگار مالكم بو دروس بك مالكم بو دابني رزقارم كلا فرعون وكرداركاني فرعون رزقارم كآلم قوم استمكارا. عزيزة كاني من نعمي الله سبحانه وتعالى اگر بيتو إما شكراني بكين الله سبحانه وتعالى فريامان أكويت بيتو بدنگ مانوا أزيسترنين لبيغمبرك صلاة والسلام الله إلى سلبك كنوح كبيقيني كم ترخمين كردو آخر أزانيك يا شكتشيا پیغمبر نوح عليه السلام لو پیغمبر معمرانه كقرآن إشارات بتماني أداة جاوز لهم پیغمبرانك خوني معنا لناو پیغمبران صلاة والسلام الله إلى سلبك مدي لبثوا مانوي پیغمبرك بو من باس كرابت غير نوح وانيا يعني ما هو تولنا قومك 1000 سنة إلا 50 عاما نوصدوا بنجا أجر هزار بيت أجر بكاملي هزار بيت هەندێک واڵن ئەڵێن خۆی 1000 بووە داوەکەی تەمەنی داوەکەی 950 داوای کردووە بەرهەمی نەبووە 50 ساڵی داوەکەی بەرهەمی هەیە بۆ کە بە عام ناو ئەبرێت بۆ چوونێکە ئەمە هەندێک فەرمونا بە معنای ئەوەی 950 ساڵ ماوە توانە خەریک داواکردن بووە هەموو داوە بانگەوازەکەشی نەشەوی زانیوە نەڕۆژی زانیوە ئینی دعوت قومی لەیلا وەنەهار شەو ڕۆژ خەریکی داواکردن داواکردنێکیش قەومێکی وەکو چۆنە کەل لە ڕق کەل لە وشک نابەجێ من بێم قسە بۆ خەڵک بکەم نەسیحەتی بکەم بڵێم وەرن خوا بدۆز تەنها خوا بپەرستن ئەوە بکەن ئەو نەگەر جۆم لێ نەگرێ جۆم لێ ناگرێ کێشە نییە سەر و چاوی خۆی داپۆشێت دەستی بخاتە گوێچکەیەوانی بۆ جۆی لێ نەبێت 950 ساڵ داوای کردووە تەسەورەکەن هیچ کەم تەرخەمێکی کردی بێ لەگەڵ خێزانەکەیە تەسەورەکەن کەم تەرخەمێکی کردوێ لەگەڵ مناڵەکەیدا وەکو خودی و کۆی نا بەس ئەڵڵا پیشانمانەدات ئەگەر بێت و تەوفیقی من نەبێ کەس نییە لە نوح سەلامی ئەڵڵای لەسەر بێت ئازیزتر بێت مناڵەکەش یاوە دەرێت تۆ کە خوا نیعمەتی پێداویت چەندە زەرورە تەربیەی مناڵەکە بکەیت و خەریک بیت بەقەدر ئەوەندە زەرورە عیلاقاتت لەگەڵ ئەڵڵا نزیک بیتەوە لێی چکە بەس بەدەست ئەوە بۆ ساڵح کاتوانێ بەدەست ئەوە بۆ ڕێکاتەوە لە دوای هەوڵی خۆت لە دوای ماندووبوونی خۆت و کاتە تەوفیق دەدات ئەو کاتە نیعمەتێکی گەورەی ئەگەر بێت و ئەو مناڵەی کە پێی بەخشی و ئێستا شکرانی نیعمەتەکەی لەسەر ئەکەی چونکە وعدی داوە ئەڵڵا سوبحانە وتەعالە هەر کەسێک شکرانەی نیعمەتەکە بکات لئین شەکەرتم لەئەزیدەنەکم ئەهە خۆ بمعنای ئەوە نییە هەر لەو با بڵێن جنسی ئەو شتە زیادە دەیەمێت تەنها ئەوەندە نیعمەتە شکری نیعمەت کە با نیعمەتە بۆ زیاد بکەم با نیعمە بۆ زیاد بکەم یعنی تۆ شێت مەثەلەن خوای گەورە سەرۆت و سامانە دەیاتێ شکری نیعمەتی لەسەر نەکەیت شەرت نییە سەروەت و سامانەکە و بفەوتێ کێشە ئەوەی لە سووچێکی کەوە نیقمەتێکە تووشە بێ ئەو ساتە نیعمەتت نایەتە سەر و سامانەکەی کاتی قوربانی و فریاو ناکرد دەبێتەوە بەڵە بەس ئەگەر تۆ شکری نیعمەتێکە کرد بەو شێوەی کە خوا ئەیەوێت نیعمەتی کەیت بۆ ئەنێرێت کە ئەبێتەوە پاڵپش بۆ ئەو نیعمەت ئەبێتەوە پاڵپش بۆ ئەو نیعمەتە ئەمەی کە تیای دانیشت جزئێکە لە شکری نیعمەت جزئێکە لەو واجبەی کە ئەنجامی ئەدەین و جێبەجێەکەین تاوەکو ئەوسا تەڵەب لە ئەڵڵا بکەین سوبحانە وتەعالە بەو داواکات وەکو چۆن ئیبراهیم عەلەیهی سەلام کە پێغەمبەرێکە کوڕەکانی بە پێغەمبەر کەوتونەتەوە و پاشانیش پێغەمبەرایەتی لەوانەوە هاتوتەوە خوار و ئیتر کە ئیسحاق و کە ئیسماعیل سەلامی ئەڵڵایان لەسەر بێت لە پشتی ئیسماعیل لەوانێ ئەخیر پێغەمبەر هاتوتەوە کە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم لە ئیسحاق ئاوا هاتوتەوە بە پێغەمبەرەکانی بەنو ئیسرائیلە بەگشتی لەگەڵ ئەوەشدا ئیبراهیمێک عەلەیهی سەلام کە ئەڵڵا سوبحانە وتەعالە نەجاتبوون لە ڕزگاربوون لە دۆزەخە لە بردنەوەی قیامەت ئەفەرمێت هیچ شتێ فریاو ناکەوێت نە ماڵ نە عەدەدی مناڵ نە عەشیرەت نە زۆری نە نازانم چی ئەمانە یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم الله سبحانه وتعالى تعامل لەگەڵ ناخی ئینسانەکە ناکات چێ بە دڵێکی سەلیمەوانێ دڵی سەلیمی ژۆیەکی ئیستیجابەی بۆ ئەمری ئەڵڵاهێ تاعاتێکە گوێڕایەڵیەکە کەسی کە ناپەرستێ شوێن کەسی کە ناکەوێت تەنها ئەو نەبێت و منهەجی ئەو دینی ئەو هەموو شتێکی ئەوە دڵی سەلیمە ئەفەرمێت هیچ شتێک بە کەڵکردنا ئیلا کەسێک نەبێت بە دڵی سەلیمەوە نەهات بێت يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم كشكشكشي كوصف إبراهيم عليه السلام أفرمي إذ جاء ربه بقلب سليم دڵێکی سەلامەت بإبراهيم عليه السلام هاتوتو بردسي الله سبحانه وتعالى أشيتو بردسي الله سبحانه وتعالى
ئیبراهیم کە باوکی پێغەمبەرانە کە پێوتێ بتشکێن کە خەلیلی ئەڵڵایە سوبحانەهو وتەعالە کە ئەمانە هەموو صیفەتێتی لەگەڵ ئەوانەشە هەمووی بەردەوام دوعای کردووە یا ڕەبی ژنوبنی وەبەنیە ئەن نەعبودە الئەصنام پەروەردگار خوب و مناڵەکانم بپارێزیت بە جۆرێک لە جۆرەکان بت نەپەرستی شێوازێک لە شێوازەکان بت نەپەرستی مصیبەتی ئەوە ئێمە زۆر جار ئێستا پێمان وایە کە جاوازنە القەنتەرە تێپەڕێوین تازە بت نییە بیپەرستین بت نییە بیپەرستین کە لایەکی ئەو خەڵکە کە تا ئێستاش جۆرێک لە جۆرەکانی بتەپەرستی شێوازێک لە شێوازەکانی بدەپەرستی و ئامادەش نیە دوعا بکە بڵێ یا رەب العالەمین بمپارێزی لە بتپەرستی خۆم و مناڵەکانیش وەبەنیە هەرچی نەوەکانی لێمە کردووە ژنوب وەبەنیە ئەن نەعبودە الئەصنام دوعای کردووە ربنا اجعلني مقيم الصلاة ومن ذريتي يا ربي با لەوانە بم کە ئیقامەی سەڵات دەکەن ئەزانین چی برا من هەروەکو لەطیفەیەک ئێمە لە لەفزی لە قورئاندا دووشتمان هەیە ئیقامەی سەڵاتمان هەیە و ئەدای سەڵاتمان هەیە هەندێک ئەڵێن ئەدای سەڵات بریتیە لە ئەنجامدانی نوێژ لە کاتی خۆیان ئەدەیتە سەڵاتێک ئیقامەی سەڵات دوای نوێژە هەندێک وا ئەڵێن یعنی چی یعنی ئەو نوێژەی کە کردوتە ئێستا دوای نوێژەکە چیت لێ کات دەم نوێژە ئەوە ڕاگرتنێتی هەرەوە نییە کابرا چێ نوێژەکە کات و دوای نوێژەکە ڕائەکا خەریکی هاشا لە مەجلیسەکە فێڵکردنە دەستبڕینە ڕاکردنە بە دووە ئەمە سەرخستن و مناصەڕەی غەیری دینە هەرچیەک بێ ئەمانە ئیتر ئەمە نوێژی کردووە ئەمە ئەددا سەڵاتەهو بەڵام ئیقامەی نەکرد و چکەم نوێژی نەپاراستووە پاراستن و ئیقامە و ڕاگرتنی نوێژەوە لە دوای نوێژەکە بزانی چیەکەیت لە دوای نوێژەکە بزانی چەند ڕادەگرێت ئیبراهیم عەلەیهی سەلام دوعا بۆ خۆی ئەکا بۆ نەوەکانی ئەکات ربنا اجعلني مقيم الصلاة ومن ذريتي ربنا وتقبل دعاء بەڕێزەکانم شکرانەی نیعمەتی ئەڵڵا بکەن کە بەخشیوێتی بۆمە بۆی نیعمەتەکان زیاد بکات نیعمەتی مناڵ گەورەیە ئەگەر بزانین چۆن تەعاملی لەگەڵاکەین کەی ئەو کاتێک کە تۆ خۆت خەریکەکەی بە مناڵەکە توانێ خاڵی یەکەم ئەبیتە ئوسوە بۆی خاڵی دووهەم صادقی لەگەڵ ئەڵڵایە و خۆت لە هەرچی حەول و قووەت هەیە با بڵین دوورەخەیتوانێ نەقووەتم هەیە نەدەسەڵاتم هەیە بە پاڕانە و ملکەش بوو بۆ ئەڵڵایە کە مناڵەکانت بۆ ساڵحکا ببنەوە بە بەرەکەت بووت تۆ تەواو تەمەت چییە من لە پەنجاکانم تەمەنی من لە پەنجاکانە یعنی ئەگەر ئێستا بمرم لە خوارەوە جێی خەفەت نیم چونکە تەمەنی بڕیوە لە چاو مناڵەکە هەڵێ با بە تەمەنی بڕیوە 50 ساڵی تۆ لەوە زیاتر چی بێت چیشم نەکردو لای خۆم پێم وایە ئەگەر بە معەدەلی ئومەتی پێغەمبەری خوا بمرم ئەڵڵا توڵی عومرم نەدات تێگەر 30 کە ئەژیم 12 کە ئەژیم 12 ساڵ بەچی بێ داواکەم ئەڵڵا سوبحانە بەمان ناتێ بۆی کە تاعاتی خۆی بکەین زیادمان بداتین وەکو تەواو ڕۆیشت ئەوەی کە ئەمێنێتەوە لە ڕەسیدما ئەوەی کە ئەنجا بزانم مناڵەکان دوای خۆم چی یەکەم بۆم بۆ کەسێککە نێشتێکشکەم بۆ بکات لەبەر ڕەسیدەکەم مناڵەکانمە ڕەسیدەکەم ئەو نیعمەتێک کە داومێتێ کەی بەشی نەکردوم لێی لەبەر ئەوە چۆن سنەتی پێغەمبەری خوا زیندووکەنەوە لەناو ماڵ و مناڵەکانتانە بەقەدەر ئەوەندە خۆت پارێزراوی لە سزای ئەڵڵا سوبحانەهو وتەعالە چونکە وعدی داوە وما كان الله ليعذبهم وأنت فيهم وبقدر أوش خود راس كيتو لقال الله سبحانه وتعالى وما كان الله ليعذبهم وهم يستغفرون استغفار بشي بونو لو غلطي كتا ساكر دومانا برایانی خوم لزمانێک ئاژین ئەم زەمەنە فریاناکەوی ئاوەڕ بدەیتەوانێ فریاناکەوی بە خۆت ئاپشتە بزانی چییە قەڵەباڵغی و ڕاکەڕاکی دنیا و هۆسە و زەحمە و مەشاکیل لەسەر مەشاکیل و بەسەریعی خەبەردابەزین هەموو ڕۆژێک و مەشغوڵکردن بە دنیا و وای لێ هاتووە هیچ شتێکمان ئاگا لێ نەماوە فریاناکەوی دەوەندا زانی تەمەن تەواو بووە کات تەواو بووە کاتێک بهێڵە ڕوانێ بۆ خۆت یەک ڕاوەستان ڕابوەستە بزان لە شوێیت تۆزی هادی بڕ بزان لە شوێیت چیت کردووە خۆت مەیە دەست ئەوەی کە بڵیت ئاخر ئەڵڵا ئەرحەم الراحیمینە قەیچێکە ئەوە چاکە ئەو ظەنە بەس خەتەر ئەگەر ببێتە غروری شەیطان چکە خەڵکێکە بوون وابوون خوا سزای داون يبتغون عرض هذا الأدنى ويقولون سيغفر لنا دەستیانایە هەموو شتێک ئەشیان لێمان خۆشە بێ بەڕەحمە ڕاستە بەڕەحمە بەس نابێ شەیطان هەڵەقاتین لەبەرەوە بە ئیستیغفاری تۆ ناوماڵەکە و پڕە بێتەوە لە بەرەکەت
و پاشان بە زیندووکردنەوەی سنەتی پێغەمبەری خوا عەلەیهی وسەلەم ئەخلاقی پێغەمبەری خوا لە پێش شتێکە لە خۆتە لەناو ماڵ و مناڵەکەتە دەبێتەوە زامن ئەبێتەوە پارێزەر ئەو عەزابانەی کە دێن ڕوو لە خەڵکێک کات ڕوو لە تۆ ناکات ئەگەر لە حاڵەتێکە میحنەتێکت توش بوو لەگەڵ میحنەتەکە مینحەیەکە دەداتێ شتێک دەداتێک کە بۆ تەعویزەکاتەوە ناکە دەڵەسێنێتەوە دێ چکە تۆ نازانیت عیلاقەی بە زڕووکەشەوە نییە ئیبن تەیمیە ڕەحیمەهوڵڵا قسەیشی هەیە ئەفەرمێت لە دنیادا بەهەشتێک هەیە بەهەشتێک هەیە قسەی سەلەفە هەر کەسێک نەچوو بێتە ناوی بەهەشتی ئەو لای دەست ناکەوێ واللهی هەندێک لە عولەما فەرمیانە هەندێک حاڵەت هەیە کە خۆی گەورە پێمان ئەبەخشێت لە ناخە کە ئەمانە بە وەسف ناکرێن ئەگەر بێت و لە قیامەتە بەهەشتیشمان نەداتێ بڵێ هەموو پاداشتەکە بوو ئەو لەحزەیە بوو کە هات بە ناختە بەسمە کیفایەتە لە زەمنێکی ئاوا جەنجاڵیە بگەڕێن بۆ ئەو مەواقعی سەعادە و ئیساحەت و خۆشی بۆی دڵ پڕکاتەوەنێ ئەو کاتێک ئێمە وا بووی کەزانیشمان وا بوو وردە وردە ئەتوانین تەغییرێکیش پێ لەو واقعەیە ئاوا دەستەوسان نابین کە هەموو شتێک لە دەزەدەین وردە وردە هەموو شتێک وردە وردە دەستچووە هیوام وایە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا بەرەکەتی خۆی بڕژێ بەسەر ئەم مەجلیسەیە نیعمەتی خۆی زیاد کات لەسەرمان مناڵەکانمان بۆ پارێزێت و ساڵحیان کات ئەڵڵا سوبحانەهو وتەعالا تاقیمان نەکاتوانێ بە هیچ تاقیکردنەوەیەک کە ببێتە مای کەوتنمان شکستمان زەعیبوونمان لاوازبوونمان بەڕەحم و فەضڵ و کەڕەمی خۆی بركتي خوي برجع بسلمان وزيادي كات لقناها كان من خوش بيت أقول قولي هذا واستغفر الله لي ولكم بارك الله الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. أوي ما هو تولي دعاء خير بو كاغامان شو كان دعاء خير بو من على كان يبكن خوي يقول من على كان يبو صالحك يا ربي ببنا بالبليت شاوي باوشي كسكاري وببنا إن شاء الله أحفاد يكون وياك كلا سدسي أوان جاري شكاء أمديني الله سبحانه وتعالى حصيته واني وقاتوا بآكم إن شاء الله وبارك الله فيكم.